گەورە میهرەبان ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی کە ببینە خۆشەویستی خوا، بۆی لای خوای گەورە قەدر و ڕێز و حورمەت و نرخمان گەورەتر بێ و بەڕێزتر بێ. بۆیە خەم مەخۆ، بێتاقەت مەبە بە ڕۆژوو دەبیت، بەخوا کۆتایی پێدێ، بە ڕۆژوو بی ڕۆژەکە هەر کۆتایی پێدێ، بە ڕۆژوو نەبی هەر کۆتایی پێدێ، بەخوا تەمەنیشمان هەر کۆتایی پێدێ. لحديثك صحيح بخاري مسلم دهاتو بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم: والذي نفسي بيده لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. سيون بو خواهي كياني محمد بدسة صلى الله عليه وسلم. سيون بخواهي قورا بوني ناخوشي ناو دمي روجوان كبروجو دبي دمت بوني كي ناخوشي ليدي ئەو بۆنە ناخۆشەی ناودەمی تۆ لە مەعیدە و ڕیخۆڵەی تۆ دەرئەچێتە دەرەوە، لە دەمی تۆوە خەڵک هەستی پێیەکە، لای خوای گەورە سوێن بەخوا لە بۆنی میسک خۆشترە. هاچەنە لای خوا خۆشەویستە بی، وەڵا تۆ بێتاقەتی لە بۆنەکەی دەمی خۆت، خەڵکی بێتاقەت دەکەی، بەڵام لای خوا زۆر گەورەی، لای خوا بەهۆی ئەوەی کە برسیتە و تینوتە لە پێناو خوادا زۆر بەڕێزی لای خوا. پێت خۆشە خوا ئەوە ڕەحمت لێ بکە، بۆیە شانازی بکە بە ڕۆژوو گرتنەکەتەوە. وەڵا بۆنە ناخۆشەکەی ناودەمت لای خوا لە بۆن و ڕیحی میسکی ئەسڵی خۆشترە و پاکترە، کەواتە دڵخۆش بە. بۆنی دەمت هات بڵێ ئەی خوای گیان سپاس بۆ تۆ، من کەسێکم لەو کەسانەی کە ئێستا بە ڕۆژوم ئەم بۆنە ناخۆشی من بێ پێتاقەتم لای تۆ لە بۆنی میسک خۆشترە، ئەمە فەزڵێکە خوای بە منت بەخشیوە. بۆیە خەم مەخۆ، دڵخۆش بە. ئەوە خوای گەورە ئاوا تۆی خۆش دەوێت. بێتاقەت مەبە بەهۆی ئەو بۆنەوە، ئەو بۆنە لای خوا زۆر گەورە و بەڕێزە، بەهۆی ئەو بۆنە و لای خوا بەڕێز و گەورە دەبیت. با بۆنی دەمیشت بێت.